هەرێمی کوردستان بەدەستدایان قەیران و کارەساتی گەورەوە دەناڵێنێت هاوڵاتیان گیرۆدەی بێموچەی و ڤایرۆسی کۆرۆنان کەچی دەسەڵاتداران و بزنسمانە سیاسیە هەڵتۆقیوەکان تەنها بیر لە خۆیان و بەرژەوەندەکانی خۆیان دەکەنەوە و لە ڕێگەی سەدام پێیژی سێبەرەوە هەموو ئەو کەس و لایەنانە دەکەن بە ئامانجی تەشیر و ناوزڕاندنەکانیان کە لەگەڵ بەرژەوەندی و خواستەکانیاندا وێکنێتەوە. ئەو کەسانی کە پەیجە سێبەرەکان بۆ لێدان لە نەیارەکانیان بەکاردەهێنن پشت بە وتا بەناوبانگەکەی یوزیف گۆبڵز وەزیری پروپاگەندەی هیتلەر دەبەستن کە دەڵێت درۆ بکە درۆ بکە درۆ بکە تا خەڵک باوەڕت پێ دەکەن. ئەوەی بارودۆخەکەی بۆ ئەم کەس و هێز و لایەنە بەرژەوەندی خوازانە لەبار کردووە دۆخی سەختی دارایی هاوڵاتیانە کە خەڵک ئامادەیە لە پێناو پارەیەکی کەم کار لەم پەیجە سێبەراندا بکات و بەبای بەرژەوەندەکانی ئەوان شەن بکەن. پەیجەکەم یانە کاونتەکەم بە گوێ لە کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بگرن کە چۆن چیرۆکی تراژیدی و کەسانە باز دەکات کە بزنسمانە سیاسەتمەدارەکان و دەسەڵاتە گەندەڵەکان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان لە سۆشیال میدیا بەکاریان دەهێنن. پیشەی کۆمنت نووس پیا بووە بەداخەوە زۆر کەس دێنە پەیجەکەم یانە کاونتەکەم بە نامە یانی چەند کەس 4-5 کەس تا ساڵێ نازناوێکی لە خۆی ناوە وڵێ حقەتەن مەسەرەن ما شەوی 10,000 مەدەنی یان 15,000 بۆ ئیشە چییە؟ وڵات جنێو بە ئێوە و هەندێ خەڵکی تر و مامۆستاعەلی و کۆمەڵ و مەسەرەن هەندێ سەرکردەی هەندێ حزبی تر و بۆ ئەی وڵاجا چ بکەم گەنجم و ئیشم نییە یعنی ئەم حزبی دەسەڵاتێ واکە ئەم بەداخەوە بە ناوی ئۆپۆزیسیۆنی شێوە خەڵکێک واکە مەسەرەن ینی بابەتێ بڵاو کاتۆس 200 دانیشتۆ 10,000 بە شەو خۆ بە سەعاتی وازانەتوانی 100-200 کۆمنت بنووسی وانێ کۆمنتی دە بەوا پیاڵی بە فڵانکەس دەبێت جنیۆ بدەیت و جنێوی ناشرین وانە. بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ تەشیر و ناوزڕاندن تەنها لە بازنەی دەسەڵاتدا نەماوەتەوە بەڵکو ئێستا بە ئاشکرا بەشێک لەو کەسانەشی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناو دەهێنن پاش دەست بە سەرداگرتن و دەستگیرکردنی دەیان ئەدبینی پەیجەکانیان لە ئێستادا بە ناوی نوێ و کەسانی تازەوە دەیان پێیجی دیکەیان کردوتەوە و لە ڕۆژدا هەر کەس ئاو لە ئاشی ئەو نەکات لە شەودا دەکەوێتە بەرهەڵمەتی بەرفراوانی درۆ و تەشیرە بێسنوورەکانی پەیجەکانیان. لا دوایین راپۆرتی خۆیدا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاشکرای کرد 324 پێج و 71 ئەکاونتی لە هەرێمی کوردستان داخستووە کە بە بەهای 27 دەفتەر دۆلار سپۆنسەریان ئەنجام داوە لەبەر ئەوەی هەواڵی ساختیان بڵاو کردوتەوە. بەرپرسانی دڵسۆز و کەسانی خەمخۆر تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ وشارکردنەوەی هاوڵاتیان و ئاشناکردنی نەوەی نوێ بە ئاشانازیەکانی ڕابردووی گەلەکەیان و پێشکەوتنەکانی جیهان بەکاردەهێنن بەڵام دەسەڵاتدار و بەرپرسا بەرژەوەندی خوازەکان ئەم تۆڕە تەنها بۆ بڵاوکردنەوەی درۆ و تەشیر بەکاردەهێنن بە پارەیەک کە بە ناشەرعی دەستیان کەوتووە و بە فێڵ لە خەڵکیان کێشاوەتەوە. ماوەتەوە بڵێن ئەگەر ئەم قسانی کە لا پەیجە سێبەرەکان دەکرێت پشت بەستون با بەڵگە بۆ ڕوبەڕوو ئاشکرا ناوترێن وەکو کوردەواری وتوێتی ئەو کەوەکەوە بەرامبەر کەو دەخوێنێت نەک لە پشتەوە و ترسنۆکانە لە پشتی شاشەیەکەوە ڕقوقین و درۆکانت هەڵڕێژی وەک پێشینان دەڵێن هەرکەس لە پاشملا حاکم سەر بڕێ ناوێرێ لە ڕوو قسەی دەربڕێ.